خەڵکی سەریان کردوتە سەر سیستەمی غاز بۆ ئۆتۆمبیلەکانیان و کیژۆڵێکیش لەناو ئۆتۆمبیل لە خنکان ڕزگار کرا. سڵاوتان لەبێت. ئەمڕۆ لە سلێمانی ڕۆژی سوتانی مادە ناشتین و قێزەون و بەڵاهێنەرەکە بوو. کوڕانی ئاسایش قۆڵیان لێ هەڵماڵی و 811 کیلۆگرام مادەی هۆشبەریان سوتاند و تەفروت و نایان کرد. مادەکان هی ڕۆژێک و دوو ڕۆژ نەبوون. بەشێکیان دەمێکە کەیسەکانیان لە دادگایە و ئێستا یەکلای کراوەتەوە و بە بەرچاوی هەمووانەوە لە ناویان بردووە. عەقید سەلام عەبدولخالق و تەبێژی دەستگای ئاسایشی هەرێم بە 964 وت. ئەو مادانە کەیسەکانیان یەکلایی بۆتەوە و بۆیە لە ناو دەبرێن و چەندین جۆری جیاوازی تێدایە لە کریستاڵ و حەبوو تلیاک. وتیشەی تەنیا لەم ساڵدا 623 تۆمەتبار و بازرگانی مادەی هۆشبەر دەستگیر کراون. بێبەنزینی حکومی تا دێت کاریگەریەکانی دەردەکەوێت ئەوە تا ئێستا خەڵکی سەریان کردوتە سەر گۆڕینی سیارەکانیان بۆ سیستمی غاز لە بەرەوەی هەرزانە. ماوەی دوو هەفتەیە ژمارەی ئەو بەنزینخانانەی بەنزینی حکومی دابەش دەکەن کەم بۆتەوە لە 38 بەنزینخانەوە بۆ 12 بەنزینخانە. ئەمەش بازاری غازی ئۆتۆمبیلی گەرم کردووە. وەستا هەرێم عەبدی شارەزایە لە سیستمی غاز بۆ 964 وت. بەنزینەکە خراپە، خەڵک ڕووی لە سیستمی غاز کردووە بە تایبەتی ئەم دوو هەفتەیە دەبێت نۆرە بگرن. نرخەکەی لە نێوان 300 دۆلارەوە دەست پێ دەکات و تورکی و ئیتالیشی هەیە. لەولاشەوە شۆفێرێک دەڵێت هەر ئۆتۆمبیلەکانمان هەبێت دەیکین بە غاز. هەموو کوێستانەکانی پێ دەگەڕێم دەرەجەیەکە. لێک زمان کرۆتە غاز هیچ کێشەیەکی نەبووە. کەشەکە تابڵی گەرمە. جالەوەتەی هەیە هۆشداری دەدرێت کە هەندێک لە کەرەستەکان لەناو ئۆتۆمبیل جێنەهێڵن، چونکە خەتەرە کەچی ئەمڕۆ لە چەمچەماڵ منداڵێکی کچۆڵەی جوان لەناو ئۆتۆمبیلێک بەجێما بوو. هەرچی دەرگا و جامیشە لەسەری داخرا بوو. لەوا بوو بخینکێت بەڵام چەند پۆلیسێکی هاتوچۆ نەبەردانە ڕزگاریان کردووە. هاتوچۆی چەمچەماڵ بڵاوی کردەوە لەناو بازاڕی چەمچەماڵ خانەوادەیەک منداڵەکەیان لەناو ئۆتۆمبیلەکەیان بەجێ دەهێڵن و لە بیریان کردووە سەر جەمجامی ئۆتۆمبیلەکان دادەخەن و دەرگاکانیش قوفڵ دەکەن. منداڵەکە نزیک دەبێتەوە لە حاڵەتی خنکان تافرەی دەکەون. پۆلیسەکان هەرچی هاوار دەکەن خێزانەکەی بدۆزنەوە کەس نایەت بەدەمیانەوە، بۆیە جامەکە دەشکێن و کچۆڵە ماکسی سوورەکە ڕزگار دەکەن. باوباوی هەڵبژاردننی شاجوانی پشیلەکانە و لە مۆڵێکی کەرکووکیش دووەمین پێشبڕکی میاوشۆ بۆ هەڵبژاردننی جوانترین پشیلە بەڕێوە چوو. پشیلەکان پاک و پوختە ڕازێنراونەتەوە و ڕۆژڕۆژی خۆیان بوو. بەپێی قسەی نارین بەهادین سەرپەرشتیاری پێشبڕکێکە ئەمە تەنیا بۆ هەڵبژاردننی جوانترین پشیلە نییە، بەڵکو ئەوەیە هۆشداریەک بدرێت بەوانەی کە ئازاری ئاژەڵەکان دەدەن و دەست و قاچیان دەبڕنەوە. کێبڕکێکە لە کەرکووک مۆڵ بەڕێوە چوو. سۆماشوانی کێک بوو لەو بەشداربوانەی پێشبڕکێکە بە 964 وت. لە دوومانگیەوە پشیلەکەم بەخێو دەکەم. ئێستا تەمەنی 3 ساڵە. هیوادارم ئاگاداری ئاژەڵەکانتان بن، چونکە کەسانێکن ماوەیەک بەخێوی دەکەن و دواتر بێزار دەبن و فڕی دەدەنا دەرەوە. باڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە ئەمڕۆ لە ڕێگەی عەربەت بۆ سلێمانی 7 دەرۆزەکە دەستگیر کراون. وەکوی کە پۆلیس باسی کردووە لە هەڵمەتێکی هێزەکانی بەشی پۆلیسی نەهێشتنی تاوان هەستاون بە دەستگیرکردنی ئەو کەسانی کە دەرۆزاکەن لە ناو شاری سلێمانی دەرەوەی شار. لە درێژەیەم هەڵمەتەیە ئەمڕۆ 7 کەسیان دەستگیر کردووە. ئەم 7 کەسە لەسەر ڕێگای سەرەکی بۆ عەربەت بۆ سلێمانی بوون، توانیوانە هەر 7 کەسەکە دەستگیر بکەن و لە ئێستاە ئەم کەسانە لە لای پۆلیس و ئاسایش دەست بەسەر کراون و پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە. ئەو جەخت لەوا کاتەوە هەر کەسێک کە خەریکی کاری دەرۆزەکردن بێت ئەگەر ئەوان دەست بەسەری بکەن دەست بەجێ دەدرێتە دادگا و پەڕاوی بۆ دەکرێتەوە و لە ڕووی یاساییەوە مامەڵەی لەگەڵ دەکرێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.